پسپۆری نەخۆشی دەرونیەکانە باسی ئەوتان بۆکەین هۆکارەکانی زوو تووڕەبوون چییە؟ یەکمان هەموو لایەکمان هەر تووڕابین بەڵام هۆکارەکانی زوو تووڕەبوون چییە؟ و تا چەندێک پەیوەندی بە گرفتە دەرونیەکانەوە هەیە بە چیا بزانین ئەم تووڕەبوونەی کە ئەم کەسە هەیەی شتێکی ناسروشتیە. جایەوەش لەگەڵمان بن ڕاستەوخۆ ئەوانش کە پرسیاریان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکێکتوان بۆمان بنووسن و جوڵاین پێویستیان بۆ بگرن. دکتۆر بەخێراتی بانیت باش. سپاسانەکەم سپاس. تووڕەبوون شتێکی نۆرمەڵە ئەبێ هەموو کەس هەیبێ؟ خۆی ئەحساسێکە ئەبێ هەموو کەسێک تایە بێ ئەگەر تیاتە نەبێ ینی تۆ بڵێن ناژیت چونکە بازجارێ بە تۆڕەبوون خۆت ئەپارێزی لە بازێشت لەبەرەوە گەرەوە تیانە بێ ناژیت بەڵام وەکو کورد ئەڵێ هەموو شتێ بە خوێ خوێش بەتاو جا لەبەرەوە ئەبێ لە سنووری با بڵێن حەدی خۆیان بێ کە تێپەڕی لەو سنوورە تر ئەبێ بە شتێکی خراپ وەتەمان ئەگەر لەوەش زیاتر تێپەڕی کێشە و مەشاکل و شتیوای بەدواوە دێ. باشە بەڕێزت وەکو پسپۆڕێکی دەرونی کامە بە سروشتیە زانی و کامە بە ناسروشتیە زانیت کام جۆری تووڕەبوونە؟ وەکوتم کە تۆ خۆی تووڕەبوون یعنی چی کە شتێک ڕوئەدا بەدڵی تۆ نابێت حاڵەتێک هەیە بە عەرەبی پێڵەن ئیحباط بە ئینگلیزی پێڵەن فرستریشن ئیتر بە هەرچی ناوێکی لێ بنێن بە کوردی یعنی تۆ ڕازی نیت لە وەزعەکە ئەبێنێتەوە چەندێک سنگت فراوانە چەندێک تەحەمولت هەیە شتێکی کوردی هەیە لە ناو سلێمانیە باوە وشەکە خۆی عەرەبیە بەڵام ئێستا بەر عەرەبێک بڵێ نایزانێت پێڵەن سەرفی نەزەر خۆی لە عەرەبیە سەرف نەظەر هاتووە یعنی شتێک ئەبینی وا خۆت پیشانە دەیەوە ئەکەی کە ئەنەهو نایبینی شتەکە بەو نوعە خۆ دەپارێزی چاوپۆشی لەیەکی بەس زەبط چاوپۆشی لەیەکی بەس زەبط ئەوەیە جا لەبەرەوە چەندێک زیاتر تۆ سەرفی نەزەرت هەبێ توانای چاوپۆشیت هەبێ لە ئەو شتانەی کە ڕوئەدا و بەدڵی تۆ نابێ ئەوە تەبعەن هێمنترە بیت تەحەمولیشت زیاترە بێ بۆ چەندێک تۆ هێمن بوویت و لە سەرخۆ بوویت و بەتەحەمل بووی سەرکەوتوتر ئەبی لە ژیانتا پێچوانەکەیشی ڕاستە چەندێک لەو نوعانە بووی کە تەحەملت کەمە بێگومان ئەوە زوو تووڕەبی تووڕەبوونەکەش دائیمەن دۆڕانی بەدواوێ باسی ئەو تووڕەبوونە کەمە ناکەم کە هەموو کەسێکە بێ تۆزێکی تایە هەبێ بۆ ئەوەی بتوانێ یعنی ژیانێکی ئاسایی بژیە گینا ئەگەر ژیان هەر هیچ تووڕەبوونیتیانە بێ خۆش نییە. دکتۆر هۆکارەکانی زوو تووڕەبوون چین؟ وەکوتمان بەعزێ کەس هەر خواوا دروستی کردووە لەو نوعانەیە کە هەر بۆیە ژەبینی جەنابەت پسپۆری مناڵ هەیە هێمنە و لەسەر خۆیە مناڵیش هەیە زوو هەڵەچێ و زووش تووڕە ئەبێ هەردووکیشان برسیانە بەس هەرێکە و بە نوعێک دەری ئەبڕێ برسیەکە بۆ شیرەکە واتە شتێکی سروشتیە ئەوە شتێکی سروشتیە بۆ بەعزە کەسێک بەڵام لە عینی کاتیشە چۆن ئەو مناڵە پەروەردە کراوە چۆن بەخێو کراوە ئەگەر ئەو کەسە تاوان ئێستا بوو بە ئینسانێکی گەورە باسی ئینسانی گەورەکەین ئەو کەسەی کە بە مناڵی وا پەروەردەکرابێ کە هەموو شتێکی بۆ دابین کرابێ و چی ویستی بێ بە دڵی ئەو کرابێ و بە هیچ شێوەیەک پێی نەوترابێ نابێ ئەمە کاتی نییە ئێستا ئەگەر بەو جۆرە پەروەردەکرابێ بێگومان کە گەورە بێ حەزەکە هەموو شتێک بە دڵی خۆی بێ تۆ ڕەنگە لە ناو ماڵەکەی خۆتە شت بە دڵی خۆت بێ بەڵام کە گەورە ئەبی ئیتر لە چیتە ناو کۆمەلگا هاوسەرگیری ئەەکەی لەگەڵ خەڵکە لە ئیشا لە مەکتەبا لە شوێنانە شەرت نییە شتەکان بە دڵی تۆ بێت ئەمە ئەوە حاڵەتێکی کێشێ لە بیرمان نەچێ زۆر سروشتیە ئەویش لە حاڵەتی هەرزەکاریە مرۆڤی هەرزەکار تەحەمولی زۆر کەمە چونکە وزەیەکی زۆر زۆری تایە ئیتر زۆر جار کە شتەکان بەدڵی ئەو نابێ قاچۆ کتێ بە ئەرزا و دەنگ بەرزەکاتەوە و ئەقیژێنێ و حتا بەعزجارێ یعنی سنوور تێپەڕێنێ سنوور ئەبەزێنێ گەورە و بچووکی تیان نامینێ ئەوەمان لەبیر نەچێ ئێستا ئێمە لە ڕەمەزانە قسەکەین یەکێک لە هۆکارەکانی تووڕەبوون ئەو کەسانەیە کە بە ڕوژوو ئەبن لە ڕەمەزانە بە تایبەتی جگەرەکێشەکان چونکە ئیتر خۆ دەزانی جگەرەکێش ئالوودە بووە کە لی ئەبڕی ئیتر بۆ بیانوە گەڕێ ینی خواخواتی شتێ ڕوودا بۆی بتەقێتەوە و ئەوە دەربڕێکەوە حەزی لە جگەرەکەی بەڵام ناتوانێت بیکێشە چونکە بە ڕۆژووە ئەمیش حاڵەتێکی تر طبعاً بەعزێ حاڵەتی تر هەیە
دیسانەوە لە ڕەمەزانیشا ڕەنگە ڕووبدا کە ڕێژەی شەکر لە ناو خوێنادا ئەبەزێ ئیتر مێشک بە ئاسایی ئیش ناکە داوای ئەکا داوای ئەو وزەیەکە ئەو شەکرەکە ئەوی شتێکێکە لە هۆکاری تووڕەبوون بۆیە بینی لە ڕەمەزانە چەندێک زیاتر بەرە و کاتی بەربانگەکە بڕۆی خەڵک تووڕەتر ئەبێ لەسەر جادە ئەوانەی کە سارە لێ خوڕن ئەڕۆنەوە بۆ ماڵەوە ئەبینی ئەبێ بە هاتو هاوار و هەرایەک لە یەکتری لە باتی ئەوەی یعنی بڵێ ڕەمەزان وای لێ کردوم هێمن بووم و سەبر و تەحملم هەبێ بەعکسەوە هەڵە شاخێ بە خەڵکا و تووڕە ئەبێ و ئەچێ بە گشت خەڵکە ئەوشمان لەبیر نەچێ حتا لە ڕەمەزانیشانە بێ ئەو کەسانەی کە نانی بەیانی ناخۆن کە نزیکە بێتەوە لە نیوەڕۆ ئەبینی ڕێژەی شەکر کەم بۆتەوە لە خوێنەکەیە ئیتر تووڕەبوونەکەی دەست پێەکە لەبەرەوە ئەگەر تۆ شارەزای نەبی نازانی بۆچی ئەم کەسە تووڕە بووە بە حەقەت ئەوە لەبەرەوەی شەکر کەم بۆتەوە لە ناو خوێنەکەیە بۆیە وای لێ هاتووە طبعاً ئەگەر ئیسراحەتیش نەکەی تۆ شەوی پێشتر کە هەڵەسی ئەوە طبعاً بەڵێ خەو زۆر ضروریە طبعاً زۆر کەس باسەکە کراوە و منش حەزەکەم بیگەڕمەوە بزانی هۆرمۆنی میلاتۆنین و ئەو شتانەی کە لەگەڵ یایەتی بە شەو دروست ئەبێ جەستەی ئینسان بە شەو دروستیەکە ئەگەر نەنوێ ئەو کەسە جوان ینی خەوەکەی باش نەبێ تاکو خۆر دەرەچێ هەتاو دەرەچێ ئەوە لەو حاڵەتە مەحروم ئەبێ لەو مادەیە لەبەرەوە ئەو مێشکە بە شێوەیەکی ئاسایی ئیش ناکە ئەگەر بە ڕۆژیش بخەوێت ئەگەر بە ڕۆژیش بخەوێ عینەن شتە چونکە ئەو بە شەو ئیسراحەتی نەکردووە ئەو هۆرمۆنەی وەرنەگرتووە کە خۆشی و ئاسوودەیی ئەبەخشێ بە مرۆڤەکە بۆیە ئەبینی کە بەیانی لە خەو هەڵەسێ شەڕ لەگەڵ سێبەری خۆیەکە ئەوە نەتووڕەیە بەداخەوە تەبان ئەمە لەکوێ ئەیبینین بەعزە جارێ لە ناو هەنێک فەرمانبەر کە چی تۆ بۆ دایرەیەک بۆ شوێنێک بۆ ئۆفیسێک بینی بەعزێک لە فەرمانبەرەکان بەیانی زووە سەلامی لەکەی جواب نهاتەوە یا مەسەرەن بە تووڕەبوونەوە جواب بداتەوە نەک لەبەرەوەی لوودبەرزە یا بڵێن فیزی هەیە شتێکیوە لەبەرەوەی ینی ئیسراحەتی نەکردووە نەنووسووە باش بڵێن چێژی لە خەوەکەی وەرنەگرتووە بۆیە تووڕابێ باشە دکتۆر ئەمانەی کە بەو جۆرە تووڕابن لە برسێتی و ئەوەیە هەڵەتچن ئەمانە خۆیان ڕێگەشی تووڕەبوونی باشیانتیان نییە بابا خۆیانتیانە بۆیە برسێتێکە دەری ئەخا زیاتر زەقی ئەکاتەوە ئەوە هۆکارە حەقیقەیە لەکەیە سەردانی پسپۆری دەرونی بکەین ئەم قسەیە سوالێکی زۆر جوانە ئەم قسەیە نەکەر بۆ تووڕەبوون بۆ هەموو شتێک لە ژیانە هەموو هەڵسو کەوتێکی مرۆڤ لە ژیانە ئەتوانی بەکاری بێنی ینی بە کوردەکەیت بڵم بە عەرەبیەکەی تەطبیقی بکەیت ئەویش ئەوەیە هەر هەڵسو کەوتێک هەر ڕەفتارێک لە سنووری ئاسایی خۆی تێپەڕی و بوو بە هۆکارێک بۆ ئەوەی ئەو مرۆڤە نەتوانێت ژیانێکی ئاسوودە و ژیانێکی ئاسایی لەگەڵ یعنی بۆ خۆی بژی و هەڵسوکەوتی لەگەڵ خەڵکە گۆڕا و هەڵسوکەوتی لەگەڵ کە سوکاری گۆڕا سنووری بەزان تێپەڕی کاری کردە سەر ژیانی ڕۆژانەی خۆی ئەوە ئەبێ ئەو کەسە بە خۆیان بچێتەوە و بزانێ بۆچی ئەگەر هۆکارەکە هۆکارێکی کۆمەڵایەتیە خێزانیە شتێکی لەو بابەتەیە و ئەتوانێت چارەسەرێکی بۆ بدۆزێت تۆ چکۆمان لەبیر چوو باسکەین ئەو کەسانەی کە بەردەوام کێشەی بڵێن خێزانی و کۆمەڵایەتی و ئابووری و ئەوەشی هاتوۆتە سەر ئەوانیان هەیە ئەوە لەو حاڵەتە بزین هۆکارەکە چیە اینجا ئەگەر توانی چارەسەری هۆکارەکە بکە بە هەر شێوەیەک بێ خۆی یا بە یارمەتی کە سوکارەکەی ئەوە مراجعی دکتۆر و شتیوای ناوێ بەڵام ئەگەر تێپەڕی ئەوە تەبان ئەیەوێت تەبان هەتا ئێستا من و بەڕێزت کە قسەمان کردووە باسی مرۆڤی ئاساییمان کردووە باسی مرۆڤێکمان نەکردووە کە نەخۆشی دەرونی هەبێ باسی مرۆڤی ئاساییمان کردووە بەڵام ئەو کەسانەی کە نەخۆشی دەرونیشان هەیە تەمان زۆر تووڕەترن لە خەڵکی تر و تووڕەبوونەکەیش ئەگاتە شەڕانگێزیەکەش ئەنواعی هەیە بعضێکی بەس لە شێوازی بیرکردنەوەی و ڕەفتارەکەیان پێیانەوە دیارە بعضێکی لە تووڕەبوونی با بڵێن زارەکی بەدەمی بعضێکیشی ڕەفتاری کردداری یعنی ئەگاتە ئەوەی کە دەست بۆ شوێنێ و ئەم نەواشتانە لەبەرەوە
هەردوو حاڵەتەکە مرۆڤی ئاسایی کە هەڵسوکەوتەکەی تووڕەبوونەکەی لە ئاسایی لە سنوور تێپەڕی و بوو بە هۆکارێک کە هەر ڕۆژە و لەگەڵ یەکێکا شەڕ بکە و هەر ڕۆژە و لە ئیشێکا دەری بکەن لە بەرەوەی تووڕێە و هەر ڕۆژە و خەڵک لێ بتەکێتەوە ڕەفیقەکانی لە بەرەوە بینن تووڕە بووە ئەوە یارمەتی ئەوێ و هەروەها ئەو کەسایش کە نەخۆشی دەرونی هەیە و بە حساب چارەسەر کراوە و کۆنتترۆل کراوە دیسانەوە کە هەڵسوکەوتەکان و ڕفتارەکانی گەیشتە ئەوەی شەڕانگێزی تووڕەبوونەکە لە گەیشتە زارەکی و کردداری ئەوە دیسانەوە ئەبێ بە خۆیان بچێتەوە و سەردانی دکتۆری پێ بکەنەوە بۆی کۆنتترۆلی تووڕەبوونەکەی بکرێت. دکتۆر هەندێجار خەڵک هەیە کە تووڕای بێ لە ڕووداوی لە شتەکە ئەکسەر پەنا بۆ تونند و تیژێکی زۆرە بە بۆ بەرامبەر بەنمونە خوانەخواست کوشتن یاخود لە یانێکی زۆر ئەوانە ئەوانە لە کەیە ڕایان بگرین و پزیشکی دەرونی ببینن بنمونە ئایا خۆڕەنگە ئەو کەسە یەکجار لە ژیانیان شتێکی وا بکە پەرچەکردارێکی لەو بابەتەیە چۆن ئەمانە ئێمە جێ بکەینەوە و زوو بیانێرینە لای پزیشک بالضبط وایە طبعا هەر وەکو لە سەرەتا وتم ئێستاژێڵێمەوە کەبت فرستریشن یعنی ئیحباط یعنی کە شتێک بە دڵی تۆ نەبوو تووڕە ئەبی ئەمێنێتەوە ئەو کەسەی کە تووڕەبوونەکەی تیا هەیە لێرە زۆر گرنگە بڵین پێشتر سابقەی هەیە یانە ڕابردووی هەیە یانە یعنی لە ڕابردووە تووڕەبوونێکی وای بووەکەوە دەست بۆ شوێنێ هەڵەیەکی گەورە بکە لەمە پێش ئەمە یەک دووهەم ئەو ژینگەیی کە تایە پەروەردە بووە یعنی هەنێک خێزان هەیە تووڕەبوون هەر شتێکی ئاساییە لە ناویانە یعنی زۆر جار من کە نەخۆشیە بۆلام ئەپرسم ئەڵێم ئەرێ کەستان هەیە نەخۆشی دەرونی هەبێ ئەڵێ نەوەڵا دکتۆر کەسمان نەخۆش نین بەڵام هەمومان تووڕین لە ماڵەوە ئەمەش هەیە بڵێ کەس تەحمل ناکە لەبەرەوە دیسانەوە ئەگەر کەسەکە لە ژینگەیەکی واوە هاتبێ ئەمە حاڵەتێکی ترە هەروەها ئەگەر نەخۆشیەکی دەرونی هەبێ بە تایبەتی ئەگەر نەخۆشیەکەی لەو نەوعانەیە کە تووڕەبوون و بڵین تووڕەبوونی زارەکی و دەسۆشانی تیاابێ بۆ نمونە مانیا واتە ئەو کەسانەی کە پەشەوی مەزاجی دووجەمسەری لە حاڵەتی مانیایە هەیەە چونکە ئەو مرۆڤەی کە ئەچێتە حاڵەتی مانیاوە ئەبێ هەموو شتێ بەدڵی خۆی بێ ئەگەر بەدڵی خۆی نەبێ هەر ئەوە نییە لێ تووڕە بێ ڕەنگە پەلاماری شت بە ئەوانەی سکیزۆفرینیایان هەیە من یەک دوو جاریکە وەبزانم هەر لەم شوێنە لەگەڵ بەڕێستا باسم کرد باسی ئەوانەی کە مادە هۆشبەر بەکارهێنن یعنی ئێستا بۆ بە کەلتور بەداخەوە یعنی چی لە ناو بازار من هەر دوسێ ڕۆژ لەمەوە پێش برادێک سەردانی کردم نەخۆشێکی خۆم سیرم کرد یەک لەفافی گەورە بەسەر چاویدانراوە کاکە چییە مەسەلە وتی وەڵاهی لەسەر جادە شتە فرۆشم من کابراایەک هات شتێکی لێ داوا کردمتم نییە یەک بۆکسی کێشا بە دەموچاوما و چاوی عزێت دابوو دوایی ینی کەلێکی ئەدەی تۆ ڕەنگە یەکێک لە هۆکارەکان ئەوە کوڕێکی گەنج بووە چکە حەڤە ساڵ بووە ئەم گەنجە جگەلەوەی کەوتمان هەرزەکار و هەڵزەکاری هەرچوونی تیا هەیە بەڵام لە هەمان کاتیشا لە بیرمان نەچێ ئەبێ بزانین ئایا ئەو کەسە ئەگەر مادە هۆشبەر بەکاربێنێ ئەگەری ئەوەی کە تووڕەبوون و ڕفتاری ناشرین و ڕفتاری خراپ پیشان بدە زیاترە لە خەڵکی کە زائیدەن ئەو کەسانەیشی کە حاڵەتێکیان هەیە پێڵێن پەشێوی کەسێتی يعني اضطراب الشخصية بعربي بيلن بإنجليزي بيلن personality disorder أو كسانش ديسان طبيعة كان ويا تحمل يعني بتايبتي جورج لكسيتي كبيرن كسيتي سنوري يعني borderline personality disorder اضطراب الشخصية الحدية طبيعتي أم جورة كسانة وهم لنا كومالجا أم جورة كسانة طبيعتك أوية دائما كشتيكي بدلنا به يتر بتوي ونتوي أي خاطر سر برامبركي بيجومان كخصية سر برامبركي قصية بكاونكا شتيك بكاوني كأم يكسر التقيته بيايو على تو هوكاري أوي كوامن زررم کردووە غەڵەتم کردووە تێکەوتوم ئەم نەوەشتانە لەبەرەوە ئەم جۆرە کەسانەی کە بۆ بەڕێستم باس کرد ئەو جۆرە کەسانن کە ئەبێ ئاگادار بین لە هەڵس و کەوت لەگەڵیانە سەرتۆپی هەمویان ئەو کەسانن کە لەم ڕۆژانە ئەیان بینین ئەوانەی کە مادە هۆشبەرەکان بەکارهێن. زۆر باشە دکتۆر چیت ماوە لە بابەتی تووڕەیی بە ئێمە و بە بینەران و بەڵێ بە جەماعەت هەمووی بڵێ زۆر گرنگە هەمومان ناوبەناو وەرزش بکەین جا هەردوو جۆرە وەرزشەکە وەرزشی جەستەیی بۆ وەرزشی دەرونی
وەرزشی جەستەیی ئەوە پسپۆری من نییە بەڵام ئەبێ بیڵێم و زۆر ضروریە و ئێستا بووە بە شتێکی زۆر گرنگ یعنی توێژینەوەکان ئیسپاتیەکەن ئەو کەسەی وەرزش بکات دەرونی زۆر ئاسوودەترە لە خەڵکی تر. وەرزشی دەرونیش هەیە شێوازێت جۆرێک تەمرین هەیە چەند جۆرێک تەمرین هەیە ئێستا لەسەر ئینتەرنێت هەمووی هەیە و ئەتوانی هەر بگەڕێی بە گوگڵا وەرزشی دەرونی بە کوردی بینوسە یەکسەر بۆ دەرەچێ بە ئینگلیزی بوون بنووسە بە عەرەبیش بینوسە بە ئینگلیزی پێڵێن mental training زۆر گرنگە هەموو کەسێک بە تایبەتی ئەو کەسانەی کە بە تەبیعەت تووڕن ئەم جۆرە وەرزشانە بکەن ئیتر ئەتوانن وەکو شتێک پێ بگەن یعنی نضوجیان تیا بێ ینی ئەبن بە مەچور کە تۆ پێگەیشتی ئیتر لە تەبیعەتی بڵێن مناڵی دەرەچیت خۆی بۆچی شخصەکە هەڵەچێ و تووڕە ئەبێ چونکە وەکو مناڵێکی لێ جەناب سپۆری مناڵێک داوای شتێکەکە ئەگەر نەیەیتێ یەکسەر هەر داوایەکە نەیەیتێ ئەگری یا بڵێن هاوارەکە ئەینەن شت ئەم کەسش بە گەورەی هەڵسوکەوتی مناڵانە ئەنوێنێ بەڵام بەم شێوەی وەرزشە ئیتر ئەگەر وەرزشی دەرونی و وەرزشی جەستەیی ئەتوانێت پێ بگات یعنی خۆی پێ بگەێنێ و ئیش لەسەر کەسێتی خۆی بکە و دوور بکەوێتەوە لە تووڕەبوون. زۆر سپاس دکتۆر نزار سپاسیە و ڕێنمایی و تێبی نێوەردانت دەکەین. ئێمە لێرە کۆتایی بە بڕگەکەی خۆمانین بەڵام هاوکارانمانیانەوە با فەرمون و ئەنجای ماڕێ. سپاس بۆ ئێوەش. دەستان خۆش بۆ زانیاریەکانتان. دکتۆر جان سڵاو لەبێت دەستان خۆش بێت. ئەوەی پرسیارەکانی تۆ ئەمە شێک دوو پرسیارمان هەیە. باشە دکتۆر ئەوترێت لەوەی کە بەیانیان هەموو کەسێک ئێنەرژیەک و وزەیەکی زۆر باشی هەیە بەڵام بۆچی هەنێک کەسمانەیە لە بەیانیانە زۆر تووڕەیە. بەڵێ وەڵاوتم هەندێک جار کەسەکە شەو ئیسراحەتی نەکردووە نەنووسووە لەبەرەوە ئەبینی شەڕ لەگەڵ سێبەری خۆیەکە هەنێک کەس هەیە ڕێژەی شەکر لە خوێنیادا ئەبەزیە بۆیە زۆر گرنگەنانی بەیانی جا بە تایبەتی ڕۆژوان ئەگەر پارشێو نەکەم تەبیعەتی تیا دروستە بێ ڕێژەی شەکر کەمە بێتەوە هەنێک کەسیش شتێک هەیە پێڵن بایۆلۆجیکە ڕدم کاکە دکتۆر ئەزانێ مەقسەدم بە بایۆلۆجیکە ڕدم چییە زۆر لە هۆرمۆنەکانی لەشی ئینسان هۆرمۆن وشتی تر وەکو خوێن چۆن ئەسوڕێتەوە ئاوا سووری خوێنیان سووریان هەیە لە ناو جەستەی مرۆڤ هەنێک جار ئەو مرۆڤانە لە ناو هۆرمۆنەکان لە ناویانە بەیانیان وا ئەبێ کە مرۆڤەکە تووڕە بکە لەبەرەوە بە تەبیعەتی مرۆڤ نوعێکە هەیە ئەوانن کە بە ڕێزی خۆمان لیان بە دوور بگرین بەس زۆر گرنگە خۆتی لێ بە دوور بگری دەست خۆش دکتۆر جان سپاس.